أبدا جارێکی تر لە منەوە هەرگیز عەدەسە بەکارمەهێنن. تۆبە بۆی کە عەدەسە بەکاربێنەوە، ئەو تۆبەیە وەربگرن بۆ ئەوەی کە عەدەسە بەکاربێنەوە. خات و سەما سڵاوە لێ بێ، تەندروستی و چۆنە، چاوە چۆنە ئێستا؟ سواز بەخوای گەورە زۆر باشم. چی بوو چی بەسەر هاو ئێستا بینینە چۆنە؟ سواز بەخوای گەورە باشم. ناتوانم بەڵام سەد لە سەد باشم، بەڵام ئەو قۆناغە ناخۆشە، ئەو قۆناغە ترسناکە کە تێپەڕێەوە ئەتوانم بڵێم سواز بەخوای گەورە زۆر باشترم لەو کات. ئێستا دەرەجەی چاوە 6 لەسەر 6ە؟ نابەخۆ بوو بە عینەک؟ بوو بە عینەک ئەرە وەڵڵا. دکتۆرەکان چی بێڵێن؟ بەبەردەوام هەفتانە لەژێر چاودێری دکتۆرام، ئێستاش لە ژێڕێنمایی دکتۆرام چارەسەر وەرەگرم هەفتانە. چاوێکی تەندروست نییە وەکو پێشی ڕووداوەکە، چاوێکی حەساس ئەبێ زۆر ئاگادارێەوە. ئەو ڕووداوە چی پێبەخشیت و چی لێسەنیتەوە؟ ئەو ڕووداوە کۆمەڵێک ئەزمموی جوانی پێبەخشیم، یەکێک لەوانە زۆر زیاتر قەدری تەندروستی بوونی خۆم بزانم. پاڵپشتی چواردەورەکە چۆن بوو؟ زۆر باش بوو، تەسەوەڕیەوەم ناکرد. لە هاوڕێ و لە خزم و زۆر باش بوو، زۆر باش بوو، دڵسۆزێکی زۆرم بینی. ئێستا گرفتێک نییە بۆ نوناکە توانی بە تاڵاتی بیتە دەرەوە ئەو بابەتانە؟ گرفتەکە نا، بەڵام تۆ دوعای سەلامەتیت بۆ من کردووە. لە ئێستاە کە من باش مدەتێکی زۆریش ئەمڕۆ داوە کە بە تەندروستێکی باشەوە ئەم بینن، حستەکەم کۆمەڵێک نیگەرانیە بینم. تۆ دوعای سەلامەتیت کردو کە ئێستا سەلامەتم بۆ پێت ناخۆشە. ئەو تۆزێک نیگەرانی کردووە. شوێنم نیگەرانانە کۆمەڵێ چزار ئەی چیەکەی بە چیوە سەرقاڵی؟ سواز بەخوای گەورە کە تەندروستیم باشە، گەڕامەتەوە سەرکار و چالاکیەکانی هونەریم، گەڕامەتەوە سەر ژیانی پرایڤێتی خۆم هەروەکو پێشوو. کاری نوێ چی بەدەستێ بەنیازی چیت؟ بەرهەمی زۆر جوانم بەدەستەوەیە. چی لێ بەسیکە بووە؟ بەرهەمێکی زۆر جوانمان بەدەستەوە، بەرهەمێکی زۆر جیاوازە و لەگەڵ ئەوەشا کەڤەرێکی هونەری زۆر کوردیمان کردووە کە لەم چەند ڕۆژانەیە ئینشاڵڵا ڤیدۆی بۆکەین و پەخشیەکەین. جلە کوردیانە چییە؟ وا خۆ لێگۆڕی وەزگرنگی زۆر پێی؟ زۆر کوردی بوونمان، یعنی جلی کوردی. چەند دەست جلی کوردی وەیە؟ بۆ خوا پێ وڵام زام چوارم هەیە. لەبەر چوار بۆ ئافرەت زۆر کەمە. زۆر کەمە. زۆر حەزم لە جلی کوردیەکە سەرنجا بە زۆرینەی دەرکەوتەی بەرنامەکانم جلی کوردیە، بەڵام ئیدی چ کاسپۆنسەراتە ناتوانانی دووبارە لەبەری بکەیتەوە، بۆیە وەکو ئەوەی کە بۆ خۆم بیکڕم گرنگی پێنایە، بەڵام هەر کاتە جلی کوردیم بوێ ئامادەیە. ینی لەبەر یەکەیت و تەسلیمەکەیتەوە؟ بەڵێ ینی هەڵی ناگری شوێنی پێ بگری؟ نا تا چەندە گرنگی بێەوە ئەی کە ئەو بەرهەمەی کە بەرهەمی هێنیت کوردیەکی ڕەسەن بێت؟ طبعا زۆر گرنگە ئەمە، بەڵام سەیرەکەم لە سەیاسە پەیامی خۆی ناگەیەنێت، لە سەیاسان ناچێتە ناو خەڵکەوە و زیاتر لە ئێستاە تۆزە ئەبێ گرنگی بی بۆی خەڵک چی ئەوێت، بینەرەکانە فانەکانت چی ئەوێت، فانەکانت چیانەوێت؟ ئەو کارانەوە کە ئەنجام ماوە ئینشەڵڵا کە پڵاوە بێتەوە لە داهاتوە. هیچم پێ ناڵێ، هیچمان بۆ ناڵی لەسەری؟ نەوەخۆ دەنگێ لەسەر ئەو بەرهەمە نەناوە بەرهەمە با بمێنێتەوە جۆنیز نابێ ئەمڕۆ لێرە؟ وڵی پێش ئەوەی کەبی بۆلام پێم وتی وتم هەموو گیانمە لەرزە زەختم دابەزیەوە. گۆرانیوتن چاکەبی؟ لە گۆرانی وتنا چاکە بم. تاقیکەرەوە ئەی باژەن ڕێک لەنجە جوان خاوەن سرنج شێوەت فەری بۆ نیگایەک وێڵ و شەیدا و باڵی شەعرەم هەڵوەری. وەنە پێشکەش بێتەوە. جارێکی تر عەدەسە لە چاوەکەیتەوە؟ ئەبەدەن جارێکی تر لە منەوە هەرگیز عەدەسە بەکارمەهێنن. هەمیشە ئەڵێم زۆر وریابن. جوانی چاوەکانی خۆت هەر چۆنێک بێت ناگاتە ئەوەی کە تۆ تەندروستی بۆ دابنیت. لەسەر چاوتانە؟ نا ئەبەد هەر کە ئەی بینم هەموو گیانمە لەرزێت. نا تۆبە بۆی کە عەدەسە بەکاربێنەوە، ئەو تۆبەیە وەربگرن بۆ ئەوەی کە عەدەسە بەکاربێنەوە. ئەو پەیامە بە غەڵەت گەشتەوە. من ئەو دقەیە ئەو عەدەسێ ئەوەنە چاوی عەزیەدا بووم، ئەموت خوددا بەس چاکم کە تۆبە جارێکتە دەست بۆ عەدەسە بەرم، تۆبە بۆ ئەوەی کە بۆ جوانکاری تەندروستی خۆم دابنم. ئەو تۆبەیان لەسەر هونەر وەرگرت و ئەبەت ڕەبتی بە هونە من کە چاوم وای لێ هاو هەڵە بەکارهێنانی خۆم بوو هونەرەکەم بڵێ چی؟
تۆبە بۆی کە عەدەسە بەکاربێنمەوە